هەرێمی کوردستان بە کۆمەڵگایەکی گەنج هەژمار دەکرێت. کۆمەڵگایەک کە دەتوانێت بۆ ئێستا و داهاتوو خزمەتێکی باشی کوردستان بکات. ساڵانێکە حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوی پاڵپشتیەکانیەوە دەیەوێت ڕێگا خۆشکەر بێت بۆ گەنجانی هەرێمی کوردستان بۆی بتوانن توانەکانی خۆیان بدۆزنەوە. ئێرە هەولێری پایتەختە، ناوەندی گەنجانە، دەرفەتێکی باشە بۆ بەیەگەیشتنی بیرۆکەکان، ئاڵوگۆڕکردن. لێرە گەنجان دەتوانن پەرە بە توانەکانی خۆیان بدەن، دەیان ڕێگایان بۆ دەکرێتەوە. ناوەندێکی بەیەگەیشتنە بۆ گەنجان و کەرتی تایبەت. لێرە زۆر خزمەتگوزاری جیاواز پێشکەش دەکرێت کە بۆ یەکەمین جارە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوڕاست ناوەندێک لەم شێوەیە ئەم خزمەتگوزاریە باشانە پێشکەش بە گەنجان بکە. لە بژانەوەی ئەم جارەدا لەگەڵ هاوکارانم بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەین. ناوەندی گەنجان کەسەر بە کوردستان فاوندیشنە مۆدێرترین و دڵخوازترین سنتەرە لە سەرانسەری کوردستان و عێراقدا. لە ڕێکەوتی 12 شوباتی 2026 بە ئامادەبوونی دامەزرێنەری کوردستان فاوندیشن ئارین بارزانی گەورەترین ناوەندی گەنجان لە جیهان لە شاری هەولێر کرایەوە. ناوەندی گەنجانی کوردستان فاوندیشن لە ئێستادا ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە چۆن لەی دەرگا و ڕێگای کردوتەوە بۆ گەنجان. من دەمێت باسی کوردستان فاوندیشن کەم ئەم ناوەندە ئێستا لەژێر چەتری ئەوەیە. پەیامتان چییە لەو ماوەکوتەیە چۆن توانیت تا خزمەت بە گەنجان بکەن؟ بەڵێ کاک دیاری، ناوەندی گەنجانی کوردستان فاوندیشن ئەتوانین بڵین درێژکراوەی دیدگایەکی فراوانتری کوردستان فاوندیشنە. کوردستان فاوندیشن تەمەنێکی کەمی هەیە، هەمووی ساڵ و نیوێک ئەبێ دامەزراوە لە 2/12/2024 دا دامەزرا و لەو کاتەوە ئێمە بە دیدگایەک کارمان کرد و لەسەر سێ بنەمای سەرەکی کارمان کرد کە ئەویش نیشتیمانی بوون و بنیادنان و پێشکەوتن بوو. پێمان وایە هەموو کارەکانمان ئەبێ بۆ ئەوە بێ کە گەنجانی ئێمە هەستی نیشتیمان پەروەریان، هەستی نیشتیمانی بوونیان بەهێزتر و گەورەتر بێت و هەروەها لە ڕێگەی نیشتیمانی بوونمانەوە بنیاد بنین، داهاتوی خۆمان بنیاد بنین، ژیانمان بنیاد بنین و داهاتوێک بنیاد بنین کە بۆ هەمومان هەم بە سوود بێ هەم باش بێ و هەروەها لەگەڵیشە پێش بکەوین. لە بەرۆی بەڕاستی گەنجی ئێمە لە کوردستان هیچیان کەمتر نییە لە گەنجانی جیهان و ئەتوانم بڵم لە زۆرینەی بابەتەکانیشە بەعکسەوە نەک تەنها کەمتر نین بەڵکو زۆر زیاتریشن، زیرەکترن، تەنها پێویستیان بەوەیە کە هەلیان بخرێتە بەردەست. ئەو ناوەندی گەنجانی کە ئەمڕۆ لە بەردەستانایە بەشێکە لەو هەلانەی کە کوردستان فاوندیشن ئەوێت بۆ گەنجانی خۆمانی دابین بکات تاوەکو بتوانن سوود بگێنن و تاوەکو بتوان کوردستان لەگەڵ خۆیانە بەرەو پێش بەرن. باشە، جەنابەت باسەوە کرد لە ماوەی ساڵۆنیەکە لەو تەمەنەکەمەیە خزمەتێکی زۆر کردووە. ئەوەی کە خاوەندارەتی دەکا، ئەوەی کە پاڵپشتی ئەم ڕێکخراوە دەکات، دیدگای ئەو چیە بۆ گەنجانیانی دەیەوێت ئەمانە بێنێتە پێشەوە ئامادەیان کە بۆ ئایندا لەم ناوەندە بەبێ جیاوازی گەنجانی هەرێمی کوردستان سوود لە توانەکانی وەربگیرێ. بەڵێ ناوەندی گەنجان وەرها کوردستان فاوندیشن خۆی دامەزرێنەری کوردستان فاوندیشن کاک ئارین بارزانیە کە هەل لە سەرەتای دامەزراندنی کوردستان فاوندیشنەوە دیدگایەکی زۆر ڕوونی هەبوو. ئەویژەوەیە کە ئێمە لە ڕێگەی ڕێکخراوە جیاوازەکانی ژێر چەتری کوردستان فاوندیشنەوە بتوانین خزمەتی هەموو گەنجانی کوردستان بکەین. گرنگ نییە لە چ شارێکی لە چ گوندێکی لە چ شارۆچکەیەکی باگراوندت چییە، چ باوەڕێکت هەیە، گرنگەوەیە تۆ گەنجی تو لە کوردستان ئەژیت ئەبێ هەمووان ئەو هەلەیان هەبێ کە پێش بکەون، ئەبێ هەمووان هەلی ئەویان هەبێ کە سوود لە پرۆژە جیاوازەکانی ئێمە ببێنن. چکەم نەمێ ئاماژە بە شتێکیش بەمای کاتێکە بۆ نمونە کاتی ڕەمەزان ئێمە دیوانی ڕەمەزانمان هەل لەم شوێنە ئەنجامیە کاگارین خۆی لەو شوێنەی تۆ دانیشتە بوو لەگەڵ گەنجەکانە گفتوگۆی ئەکرد. ئەوەنە لە نزیکەوە ینی ئەویست هەموو بڵێ بۆچوونەکانی ئەوان وەربگرێت، نەک تەنها ئەو بۆچوونانەی کە ئێمە ئەتوانین بە شێوازێک لە شێوازەکان لە پرۆژەکانمانە سوودیان لێ وەربگرین، بەڵکو ئەو بۆچوونانەشی کە ئەکرێ دژی ئێمە بێ، ئەو بۆچوونانێک کە زۆر ڕەخنن هەمووی وەرەگرین، چونکە ئێمە پێمان وایە لە ئەخیرە هەموو ڕەخنەکان هەموو بۆچوونەکان ئەتوانێت کوردستان فاوندیشن بەرەو پێشتر ببا خزمەتی کوردستان هەمووشی بۆ خزمەتی کوردستانە لە کۆتایە ئێمە ئەوەی ئێمە ئەیکەین ئەوەی ئێوە ئەیکەن ئەوەی ڕێکخراوەکانی تر ئەیکەن هەمومان بەشێکین لە بازنەیەکی گەورەتری خزمەتکردنی کوردستان و کۆمەڵگەی مەدەنی. باش، ئەگەر تەماشاکەین لە 5 ساڵی ڕابردوودا کابینەی نوێم بڵێ کۆمەڵێک دیدار، کۆمەڵێک کۆنفرانس، کۆمەڵێک چالاکی زۆر بۆ گەنجان ینی گەنجان زۆر هێنرایە پێشەوە.
ئەمە بووە هۆکار کە کوردستان فاوندیشنیش چۆن لەسەر ئەم ڕێچکەیە بەردەوام بێ سیاسەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکە بێتە هاندانێک. بەڵێ کابینەی نوێم هەر لە سەرەتای دروستبوونیەوە تەرکیزێکی زۆری لەسەر گەنجان هەبوو. ئێمە ئازانین بە پێی کۆتا دایتاکانیش زۆرینەی ڕێژی دانیشتوانی هەرێمی کوردستان گەنجن لەبەرەوە پێویستیان بەوەیە کە بە تایبەتی کاریان بۆ کرێکاریان لەسەر بکرێ. پێخۆشحاڵانە حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینەیەدا توانی بە ئامانجیان بگرێ گەنجان بە ئامانج بگرێ و کارێکی زۆری لەسەر بکە. ئێمە هەوڵمانیاوە لە کوردستان فاوندیشن لە ڕێگەی پرۆژە جیاوازەکانمانەوە با بڵین هاوتەری بین لەگەڵ ئەو سیاسەتەیە و بە هەمان سیاست کار بکەین بە هەمان ئاڕاستە هەنگاو بنین بۆ ئەوی کە بتوانین کارەکانمان پێکەوە کاریگەری باشتر و بەهێزتری هەبێت. پێما بێ کۆمەڵە داتا و ئامار و کار و چالاکیشتان هەیە پێم خۆشە لەناوەی ناوەندەکە لەگەڵ جەنابەت باسی بێگومان فەرمو بچینە ناو. فەرموو. سەبارەت بە گرنگی ڕۆڵی ئەم ناوەندە چییە؟ ئەنی ئەمە ئێستا کاریگەری چییە؟ ئەم ناوەندە ئێستا بۆ تا ناوەندێک کە گەنجانی جیاواز، گەنجانی داهێنانکار، گەنجانی خوێنەر، گەنجانی ئەوانەی کە ئەیانەوێت کار بکەن، ئەوانەی کە پرۆژەیان هەیە، ئەوانەی کە پێشتر بۆ نمونە ئەچووتە کافتریایەک شوێنێک ئەتخوێن کارتە کرد ئەتوانن ئێستا هەمووی بێنە ئێرە. ئێمە ڕۆژانە لێرە چالاکی جیاوازمان ئێستا ئەمڕۆ ئازام خۆتان کە هاتن لە بەردەرگا بینیتان بۆ منە فەستیڤەڵی جیهانی جازمان هەبوو کە ڕووی ئەیە لە بەردەم یوث هەب ناوەندی گەنجان. دوو ڕۆژ پێش ئێستا بۆ منە پێشەنگای داهێنانمان هەبوو بۆ 100 منداڵ کە لێرە ئەنجاممانە لە ژووری کۆنفرانسەکان. بەشەکان جیاوازن ناوەندی گەنجان بە شێوەیەک دروستکراوە کە هاتیتە ژوورەوە ئەگەر تۆ ڕێکخراوێک بی، ئەگەر تاک بی، ئەگەر قوتابیەک بی، ئەگەر کۆمپانیایەک بی بتوانی لێرە هەموو کارەکانی خۆت جێبەجێ بکەی. زۆر جار گەنج هەبوو بێ ئەمە لەبوو ئەم هەموو لایەنانەیە کرد ئەم هەموو شتێک کرد دوایی وەلایەنرا مەجبور بوو لە چۆن دەڵێ لەو تایبەتمەندی خۆی لایدا بچێت پیشەیەکی تر بدۆزێتەوە. کاک دیاری ئێمە لە کوردستان فاوندیشن باوەڕمان بەوەیە کە گەنج ئەبێ ئێمە چەندێک کاری بۆ ئۆکەین ئەوەندەش خۆی ئامادە بێ کار لەسەر خۆی بکە. ئەمێ ئاماژە بە شتێک بەم هەر لە پرسیارەی تۆوە ئەویش دەگرفت دە چارەسەرە کە تازەترین دەست پێشخەری کوردستان فاوندیشنە لە دەگرفت دە چارەسەر کە کاکارین خۆی مانگی دوو کردیەوە و یەکێک لەو پرۆژانی تەرکیزمان زۆر لەسەرەتی گەنجان هەموو مانگێک ئێمە دەگرفت دەستنیشانەکەین تەوان بە پرۆسەیەکی دوور درێژە ئاڕوە داواکاری پێشکەشەکەن لەو داواکاریە لیژنەیەکمان هەیە دەگرفتی سەرەکی دیاری ئەکا و بە ماوەی مانگێک ئەبێ ئەو دەگرفتە چارەسەر بکەن. ئێمە هەموو مانگێک هەر یەکەیان بڕی 1000 دلاریان ئێینێ بەڵام لەگەڵیشە ڕاهێنان وەرەگرن لەسەرەوەی چۆن پرۆژەکانیان بەڕێوە بەرن چۆن بتوانن وەکو بەڕێوبەری پرۆژەیەکی بچووک کار بکەن. ئێمە مناڵمان لەگەڵا بۆ 12 ساڵ بووە کاکە میر یەکەم مانگی دوو لەگەڵمانە بوو 12 ساڵ بوو بیریلەوە کردبەوە کە بۆ نمونە لێکێک لە نەخۆشخانەکانی هەولێر شوێنی دانیشتن نییە بۆ ئەوی کە چاڕوانی نەخۆش بکرێت کێشەکەی ئەو بوو کە گرفتەکەی کە ئەویست چارەسەریکە ئێمە شوێنی دانیشتنیان بۆ دابینکەین. یاخود بۆ نمونە یەکێکی ترک ئیلهام خان پرۆژەکەی ئەوە بوو کە پارکەکەی بەردەم ماڵی خۆیان زۆر تێکچوو بوو چۆن بتوانێت نۆژەنی کاتۆ بەڵام بە بەکارهێنانی بابەتی ریسایکلین لەبەرەوە توانی پارکێک بە کاملی نۆژەم کاتۆ تەنها بە بەکارهێنانی 1000 دلار کە ئێمە بلۆچە پێمان وە بێ زۆر مستەحیلە ئەگەر گەنجان خۆیان نیەتیان هەبێ ئیرادەیان هەبێ بڵێن ئەیکین ئەتوانن بە بڕێکی زۆر کەمیش بێ کاری گەورە بکەن. هاوکات ئەم ناوەندە دەرگای واڵایە بۆ سەرجەم گەنجان و پێشکەوت و خوازانی کوردستان بەبێ جیاوازی کە لە خەمی بەرەو پێشبردننی وڵاتدان. سنتەری گەنجانە ناوەندێکی گرنگە ناوەندی گەنجان بۆ خزمەتکردن. خاتوێلی پێم بڵێ ئەم ناوەندە وەکو گەنجێک بۆ جەنابەت چ گرنگیەکیە چۆن دەڕوانیتە ئەم ناوەندە؟ لێرە سنتەری ناوەندی گەنجانە پێشتر جهەکە وەسان نەبوو کۆ گەنج بێک کۆم بن بشێن بیرۆکەی خۆ بۆ یەکتر بێژن.
اف سنتره مفاهند دجهنتا گنجان کوبویری بشن بگ و کومبن دانیشن فکر بکن فکر داهنان بکن پیکوا بۆ خزمەتکردنی کوردستان یعنی باشە دەمێت کاک ڕێکەوتە هەمانم پرسیارش لە جەنابەت بکەم ئێوە مەسەلەن ئێوە گەنجن مەسەلەن دەیت ناوەندێکی ئاوات بینیەوە لە ناوچێکی تری کوردستانە لە هەولێری پایتەخە بینی ڕوانگەی تۆ بۆ ئەم سنتەرە چۆنە؟ بەڵێ وەک دیارە ناوەندی گەنجان سنتەرێکی تەواو مۆدێرنە کە پێشتر سنتەری وە هاوشێوە لە کوردستان و لە عێراق تا بڵین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش شتیوە زۆر دەگمەن بووە شتێکی تەواو جیاواز و مۆدێرنە کە بەردەست کراوە لە بۆ گەنجەکانمان تاوەکو بتوانن بیرروڕاکۆنیان ئاڵوگۆڕ بکەن بیرۆکەی داهێنەرانە وەروەها بتوانن لێرە کۆ ببنەوە چاڵاکی جۆرا و جۆر بکەن بۆ هەموو شتێک بۆ هەموو گەنجێک بۆ هەموو چین و توێژێک بەردەستە. دەمێ بزانم تۆ لە ڕووی خوێندنەوە چی تەواو کردووە دەتەوێت لە چ بوارەکە هەم خزمەتکەی هەمیش داهێنان بکەیت؟ من بايوميديكال انجينير متوانتجا عند زياري فيزيشكيما مدفت بواري داهنر دا شغل بكم هر طرف بدم تاب جهمة ستيبك ادفانس بتوانم لدهاتو دا بيشجيري جنجام بكم سبورتيان بكم كداهنريان بيروكيان ببنا بروجو راستي ببيننا ويتشلون تۆ ئێرە ناوەندێکی گرنگە هەستەکەی ناوەندێکە بۆ سەپۆرتکردنی ئایدیاکان بیرۆکەکان لێرە؟ بەێ ئەمە بۆیەکە کلوان کەسان بووم کۆ داهێنەر بووم بیرۆکەی داهێنەرم هەبوون پێشتر ئەو سنتەرەکە وەسان نەبوو کۆ مە گەنجان هەمیە پێک و کۆم بکاتن کۆ استراحەتی دانیشن بیرۆکە بۆ یەکتر بێژن پێما بێ بەڕێستان هێشتا لە قۆناغی کۆتایی ینی خوێندنان تاوتان نەکردووە چی وای لێ کردی بیتە ئێرە و دەتەوێت مەسەن لە ئایندەدا چۆن سوود وەرگری ئەم ماوەی کە لێرە بوویت چه سوودیەکت وەرگرتووە؟ بەڵێ من نزیکەی ماوەی 2 ساڵە لەگەڵ ڕێکخراوی ڤۆڵنتێر کاری کاری خۆبەخشیەکەم لەژێر چەتری کوردستان فاوندیشن وتوانیمە لەو ماوەی ئەو 2 ساڵەدا بە درێژایی دەوامی کۆلێژیش سوودێکی زۆریان لێ وەربگرم هەم لە ڕووی عیلاقاتەوە هەم لە ڕووی خۆ ئامادەکردن بۆ بازاری کار کە تاوەکو دوای ئەوەی کە تەخەڕوجم کرد بتوانم زۆر بە ئاسانی کارم دەستکەوێت ئامادە بم بۆ هەر کارێکە بێتە پێشم. پێ دوایە ئێرە ناوەندێکە کە گەنج بە تەواوەتی ئامادە دەکات کە سیبیەکەی خۆی پێشکەش بە کەرتی تایبەت بە کۆمپانیاکان کرد وەربگیرە. بەڕای من بەڵێ چونکە ئەو شتانەی کە پێویستە گەنج خۆی تێدا ئامادە بکات لەو ناوەندەدا هەموو فەرەهەم کراوە هەر شتێک کە پێویست بێت یعنی دەتوانی سوودی زۆری لێ وەربگریت. گەورەترین ناوەندی گەنجان لە جیهان لە شاری هەولێر پێکهاتووە لە هۆڵێکی مۆدێرنی کۆنفرانس کە شوێنی 300 کەس دەبێتەوە شوێنی تایبەت بەڕاهێنان 40 کەس زۆنی دیالۆگ شوێنی 60 کەس زۆنی یاریەکان شوێنی 100 کەس کتێبخانەیەکی گەورە 10,000 پەرتوک و سەرچاوەی پەروەردەیی تێدایە. ئەوەی کە دەبینی ئێرە ناوەندی گەنجانە بشفعل ئێرە ناوەندی گەنجانە بەڕاستیەوەی کە دەبینی کۆمەڵێک گەنجی زۆر بە بەردەوامی لێرێ ئێمە بە سۆسفە لەگەڵ ئەم خاتونە بەڕێزەیە کە هاتین پرسیارمان لێ کرد لە یەکەم جار مەسەردانی ئەم ناوەندە بکەم بالەی بپرسم خەڵکی کوێیە چۆن بوو سەردانی ئێرەی بۆ کرد چی اختیاری ئێرەی بۆ کردی؟ ئەمن خەڵکی بەغدادم بەڵام لە هەولێر دەژیم ئەو شوێنە لە برادرم ناسی و هاتم لە گەلیتی و یعنی زۆر جوانە ڕێکوپیەکە. تۆ قوتابیت لە چ بوارێکە خوێندی یا تەواوت کردووە؟ ئەمن لە جامعە بەشی دەرمانسازی. پێشنیاری تۆ چییە بۆ ئێرە بۆ گەنجەکان؟ ینی حەزەکەی گەنجەکان هەمویان بیان سەردانی ئێرە بکەن ئیسفادە لێرە بکەن؟ يعني هو يعتمد على الشخص بعد إذا يحب الكتب وهاي لأنه أي حلو إنك تجي هنا. ئەم ناوەندە هێندە بۆردی کاری لەسەر کراوە هێندە دەیەوێت لە هەموو گۆشەکانەوە خزمەت بە گەنجکە ئەوەی کە سەرنجی منیش ڕاکێشان ناوەندەکە خۆی ناوەندێکە بە تەواوەتی دەتوان بڵێم خزمەت بە گەنجانەکە شوێنێکی تایبەت
بۆ گەنجانەیە کە دەیانەوێت لەوانەکانیانە بخوێن جا قوتابی قۆناغەکانی زانکۆن پەیمانگان هەر بەشێکی تر بێ تەنانەت سابی ئەوەش کراوە کام جامانە عەزلن یعنی دەنگ ئەوە نیە ڕەنگە لێرە گەنجێک دوو گەنجانیش بێتن هاتبێتن بۆ کات بەسەربردن گەنجێکی وەکو ئەمە هاتبێت بۆ خوێندن من دەمێستمە لای خۆی بزانم چۆنە ئەم ناوەندە چ گرنگێکی هەیە سڵاو بەڕێز ئاساییە بین باشە ئەگەر بارێک نەبێ مایکە بگرە لەگەڵ خۆتە لەسەر ئەوانە بە بەڕێزت بڵێم زۆر سپاس بە بەڕێزت بڵێم ئێرە چه خزمەتێکەکە چۆن بۆ ئێرەت هەڵبژار و چێپی لێرە تۆ بەڕاستی سەرتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم بەڕاستی ئەو شوێنێکی زۆر پێشکەوت و هێمنە وا لە هەموو تاکێک و خوێندکارێک دەکاتن و نەک هەر خوێندکاری قوتابخانە خوێندکارەکانی کۆلێژ و ئەوانی کاریشیان هەیە شوێنێکی ئەوەندە هێمنە دەتوانی بە باشی بیر لە هەموو شتێک بکەوە خوێندنەکە و ئەو ئیشەی هەتا بە تەواوی بەڕێکی تۆ لێرە چێکە ئێستا لەم ژوورەیە چێ وەڵی دەخوێنم دەخوێنی چەندێکە دەیتە ئێرە وەڵی تقریبان چ ڕۆژ دەبێت چەند ڕۆژە سوادت لێ کردووە زۆر ینی کەس نایە بێزارت کا دەنگ نایەتە ژوورەوە هیچ دیمەن و شوێنەکەت بەدڵە تاوان زیاتر لە بە دیمەنەکەی وارد لە دەکاتن زیاتر خۆڵقی خیندەکەت هەبیتن و زیاتر حەزت بیستن لە بۆ خیندەکەی و سار ڕۆژانە چەند کاتژمێر لێرە دەخوێنی تۆ تقریبان 11 ئەمانە هەمووی بێ بەرامبەرە یا پارا بێ بێ بەرامبەر بێ بەرامبەرە کەواتامە خزمەتگوزاریی زۆر باشانە قوتابیەک بتوانێت لێرە بەم هەموو خزمەت گوزاریەوە لەم شوێنە تایبەتەیە لەم لوکیشنە جوانەیە ینی کە بێزار نابیت ڕاستی ئێرە شوێنێکە کە دەتوانم بڵێم زۆر سەپۆر زۆر هاوکاری ڕێگا خۆشکەرە بۆ گەنجانی هەرێمی کوردستان. سیستەمەکان لێرە تەواو پێشکەوتون کار ئاسانێکی زۆر باشیان کردووە لە ڕێگەی ئەو ئەپلیکیشنی کە لەم ناوەندی گەنجانە هەیە بۆ نمونە من دەمەوێت ئەم کتێبە ببەمەوە لەگەڵ خۆمە بەڵام لێرە زۆر بە ئاسانی بەبێەوەی بە کەس بڵم بەبێەوەی ناوی خۆم تۆمارکەم تەنها لە ڕێی ئەپلیکیشنێکەوە بۆ نمونە ئەم کتێبە دادەنێم شتەکان هەمووی لێرە تۆمار کراوە لە ڕێگەی QR کۆدێکەوە سکان کراوە تەواو ئێستا من وەرگرتن ئەم کتێبە وەرگیراوە دەتوانم بۆ ماوەی هەفتەیەگا دوو هەفتەم کتێبە لەگەڵ خۆما ببەم و دوایی بیگەڕێنمەوە. ئەم خزمەت گوزاریان ئەم کار و چالاکی لەم ناوەندەیە ئەنجامە دەێت بەردەوامەوەیە بۆ ماوەیەکی کاتیە. زۆر سپاس بەخێر بن بەتەکید ئەوەی کە لێرە ئەمە دەستمان پێکردیە لە ناوەندی گەنجان تەنها سەرەتایەکە و بەتەکید بەردەوام دەبی و زۆر زیاتر دەبیتن. بەڕای من ئەوەی کە ئەو هەموو گەنجەی لێرە کۆ کردوتەوە ئەو خزمەت گوزاریانەیە کە هەمانە و کە لێرە دابینی دەکەین لە بۆ گەنجان. گەنج دەرفەتی کاریەوێ گەنج دەیەوێت گوێی لێ بگیرێت ئەو توانە و داهێنانەی هەیە بخاتە خزمەتەوە بژێوی ژیانی دابین کا لەسەر ئەوانە ئەم ناوەندە تا چەند هاوکار و سەپۆرتی ئەم سیاسەتەیە. بەڵێ ئەمە زۆر بە شێوەیەکی جیاواز سەپۆرتی و گەنجانە دەکەین کە بە دوای کاردا دەگەڕێن یاخود بە دوای ئەزموندا دەگەڕێن ئەوەی ئێمە دەیکەین ئێمە شت دابین دەکەین بۆ نمونە ئێمە شوێن دابین دەکەین ئەمە کارامەیی وا دەکەین مەسەلەن بن لێرە کارامەیەکانیان بەرەو پێش ببن ئێمە ترینینگ و کۆرس دابین دەکەین و هەروەها گەنجێکی زۆریشمان هەیە کە بە دوای کاردا دەگەڕێن بەڕای من لێرە ئەو ناوەندگیریە پێویستە بکرێتن نێوەنگیرێکن لە نێوان کۆمپانیاکان و گەنجەکان زۆر بە ئاسانی ینی بن ئەو گەنجانە سکیلەکانی خۆیان کارامەیەکانی خۆیان بەرەو پێش ببن بن لێرە بخوێننەوە بن لێرە بەشداری ئەو کۆرس و ڕاهێنانانە بکەن کە ئەمە هەمانە بن لێرە خەڵکی نوێ بناسن ینی یەکێک لەو پوینتانی ئەمە زۆر تەرکیزی لەسەر دەکەین بابەتی نێتوەرکینگە دەمێ پرسیارە بکەم و خۆشت بەرچاوڕوونی بدەیت گەنجێک مەوە منە زانکۆ یا پەیمانگەی تەواو کردووە لە بوارێکی دیاریکراوە دەیەوێت خزمەت بکات داهێنانی هەیە توانایەکی باشی هەیە ئەوەی زیاتر ئەمە لێرە دەکەین شت دابین دەکەین لە بۆی ئەمە یەکەو سەر ناوی نانووسین و سیڤەکی لێوەرگرین و بیدەینە کۆمپانیاکە بڵین فەرم و ئەو نەفەرە هەیەنا لێرە ئەمە لەگەڵ جۆبسکەی ئایدی پێشانگای هەلی کار دەکەینەوە لێرە ئەنجامی دەدەین لێرە مەسەلەن ئەمە کتێبخانەمان هەیە ینی سەرچاوەیەکی زۆری تێدا نزیکەی 10,000 کتێبمان هەیە
لەسەر بواری جیاواز ئەو کەسە بێ لێرە خۆی بەرەو پێش ببە تاوەکو بتانی کە هەلی کار هات ئامادە بیە بۆ ئەو هەلی کارە و بتانی هەلەکەی بخۆستەوە بۆ ئایندا مەسەرەن دەرفەت هەلی کار لەگەڵ ئەو ڕێکخرا و لایەنە پەیوەندیدارانی تر کە ئیشتان لەسەر کردووە مەسەرەن دەتوانن هەلی کاری زیاتر بۆ گەنجان لە ڕێگەی ئێرەوە بڕخسێنن بەتەکیید هەروەکو ئەوەی باسم کرد ئێمە ئەو کەسانەی لای ئێمە ئەندامن و سەردانی ئێرە دەکەن ئەمە هەوڵەکی زۆر دەدەین کە پەیوەندیان بۆ ببەستین لەگەڵ ئەو کۆمپانیا و شوێنانەی کە دێن لێرە ئیڤەنت دەکەن و چاڵکیەکانیان ئەنجام دەدەن بابەتی ژیری دەستکرد ئای بابەتێکی سەردەمیانەیە لە هەموو سێکتەرەکانە لە هەموو بوارەکان ئێستا گەنجی خۆشمان زۆر چوونەتە ناو بوارەوە لێرە تەرکیزەکرێتە سەر ئەم بابەتە گرنگی پێ دەدرێت بە تەواوی وردەکاریەکانەوە بەڵێ بەتەکیید لە لایمە زیرەکی دەستکرد یەکەکە لەو ئێریانەی کەمە زۆر تەرکیزمان لەسەریتی هەروەکو باسم کردەمە تاقیەکی کۆمپیوتەرمان هەیە لێرە ئەمە دیاریکراوە لێرە ئەوەی کە داهێنانی هەیە ئەوەی کە دەتوانێت سەردانی هێرە بکات ناوەڵامە دایم دەڵێن ئەگەر دڵت گەنج بیتن تاوە دەتوانی بێ ئێرە قەرارە دەنیا ئەرەوەڵە بەدڵ قەرار دەدەین زۆر لە بۆ هەموو تەمەنەکانە ینی منداڵمان زۆر لێرە هەیە هەمانە تەمەنی گەورەترا بەڵام زیرەکی دەستکرد زۆر گەنگی پێدەدەین و پێشانگایەکی زیرەکی دەستکردمان کردو و پێشانگایەکی داهێنان و زیرەکی دەستکردمان کردو چەند ڕۆژێک پێش ئێستا لێرە و سەد منداڵ لەگەڵمان بەشدار بوون ناوەندێکی وا کە بەڕێستان باسی کرد بێگومان دەبێت ئەپلیکیشنێکی تایبەت بە خۆی هەبێت لە ڕووی سیستەماتیکەوە چۆن کارتان لەسەر ئەمەش کردووە بەڵێ کاک دیاری ئەوەی لێرە زۆر جیاوازە لە ناوەندی گەنجان جیا دەکاتەوە لە شوێنەکانی کەوێ هەموو ئەو سیستەمانەی لێرە هەیە هەموو ئەو پرۆسسانەی لێرە هەیە دیجیتەلایز کراون کە ڕێگەی ئەپلیکیشنی یوثاب ئەربیل ناوەندی گەنجان بەردەستە بۆیە کاتێک کە یەکێک لەو خزمەت گوزاریانت دەوێت پێویست ناکە تەلەفۆن لە بۆ کەس بکەی قسە لەگەڵ کەسکی هەموو لە ڕێگەی مۆبایلەکەتەوە دەتوانی هەموو شوێنەکان حەجزکەی و بەکاریان بینی باش پرسیارێک زۆر سەرچێ دەڵێن ئێرە شوێنێکی زۆر گرانە شوێنەکانی فرینیە پێما بە ئێوە بابەتێکتان هەیە بوون بە ئەندامبوونە پێم خۆشە لەسەر ئەوە کە کەسێک دەبێت بە ئەندام چییە چەندی لێوەردەگیری خزمەت گوزارەکانی کە پێشکەشی دەکەن چییە؟ بەڵێ نابیانی بە پێچوانەوە ئەوەی لێرە ئەمە هەمانە بڕێکی زۆر کەماندانە ڕۆژانە تەنها 1,000 تاوکو ببی ئەندام لە مانگێکدا 30,000 دیناری عراقی دەکاتن و ئەکسسی زۆر شتت دەبی بۆ نمونە کتێبخانەکەمان 10,000 کتێبمان هەیە دەتوانێت و کتێبانە لەگەڵ خۆت بیان بێەوە ماڵەوە و دوای 2 هەفتە 3 هەفتە بیانەوە ئێرە لێرە ڕۆژانە هەموو ڕۆژێک کە دێ ناوەندی گەنجان لێرە شتێک هەیە بتوانی ئەنجام بەتەکیید دەتوانن کۆمپیوتەرەکان بەکاربینن دەتوانن بەشداری پێشانگا هونەریەکان بکەن دەتوانن بەشداری ئەو پرۆگرامانە بکەن و پرۆگرامەکان هەمووی پەروەردەیی نین یعنی ئەگەر کەسێکتر ئەندام نەبێت ئەوش ئاساییە بێتە ئێرە سەر بەتەکیید لە ئێستادا ئاسایی و دەتوانن بێنە ئێرە دەتوانن لێرە کار بکەن بخوێنن و کتێبەکان لێرە بخوێنەوە. گەورەترین ناوەندی گەنجان لە جیهان لە شاری هەولێر 1100 ئەندامی هەیە لە ماوەی 65 ڕۆژدا 55,000 سەردانیکەری هەبووە. ناوەندی گەنجان خەیاڵەکان دەکا بەڕاستی تۆ چی دەوێت لە چ بوارێکە دەتەوێت لەم ناوەندا بەردەستە ئێرە شوێنی هونەریە ئێرە شوێنی نمایشکردنی تابلۆکانە چەندین بەشی تری تێدایە کە دەتوانێت گەنجان سوودی لێوەربگرێت. ئێرەش شوێنی دیالۆکە گفتوگۆیە کۆمپانیاکان ئەوانەی کە سیمیناریان هەیە مامۆستای زانکۆ لە هەر بوارێکی جیاوازدا چەندین شوێنی تایبەت لێرە دابین کراوە لە کەشێکی ئارام لە شوێنێکی تەواو و ستاندارد بۆی بتوانن باشترین خزمەت گوزاری پێشکەش بکرێت. هەروەها هۆڵی کۆنفرانس بەڵام چۆن بە تەواوی پێداویستیەکانەوە هەر کۆنفرانسێکی زانستیە ئەکادمیە بۆنەیەکی تایبەتە بۆ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانە بە هەموو خزمەت گوزاریەکانەوە لێرە بەردەستە چونکە ئەم ناوەندە تەواوی خزمەت گوزاریەکان لێرە فەراهم کراوە باشترین ستافی ناوخۆیی تەواوی داواکارەکانی تۆ لێرە جێبەجێ دەکرێت. بەخێر بێن بۆ ناوەندی گەنجان لە هەولێری پایتەخت.